خاتوونی ئەندازیار ساکار ئیسماعیلمان میوانجاری کردووە کە بەڕێزیان ئەندامی لیژنەی باڵای وزەی خۆرن لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. خاتو ساکار بەخێرهاتیم کاتت باش. کاتتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بە منتان داوە. بەڕاستی ئێمە وەکو لیژنەی باڵا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەین بۆ زیادکردنی سەرچاوەکانی بەرهەمهێنانی کارەبا. باشە کاتە ئێستا گەشتوونەتە کوێ و لەکوێدان لەم پرۆژە گرنگ و گەورەیەدا؟ بەڕاستی یەکێک لە ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە سەرچاوەکانی بەرهەمهێنان فرەتەزشن بکاتن. زیاتر پشت ببەستیت بە بەرهەمهێنانی کارەبا لە وزەی خاوێن بە تایبەتی وزەی نوێ، وزە نوێبووەکان و هەروەها وزەی خۆر. ئەوە بوو لە ساڵی 2024 دەتوانین بڵین بەرهەمهێنانی کارەبا بە نزیکەی 120 لە وزەی خاوێن بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستان. بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان ئەمە لە چوارچێوەی 4 ساڵی کابینەی نوێمە ئەم بڕە زیادی کردووە. بەڵێ زیاد کردووە بە 120 دەتوانین بڵین 120 بەرهەمهێنانی وزەی کارەبا لە هەرێمی کوردستان لە وزەی خاوێن بەدەست. پلانەکەی خۆتان چییە بۆی بگەنە چ ئامانجێک؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان کە بڵین پلان وایە ئەم ڕێژەیە لە چەند ساڵی داهاتوو زۆر زیاتر بکاتن. خۆمان دەزانین کە مای خۆشحاڵیە لە هەرێمی کوردستان ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا 168 بەرهەمهێنان لە وێزگە غازیەکانە بەرهەم دێت لە غازیەکان. هەروها دەتوانین بڵێن 10 هەتا 12 بەرهەم دێت لە گاز و نەوتیڕەش. دەتوانین ئەمە کۆنتترۆل بکرێتن بە زیادکردنی چارسەر هیواخوازدا هەیە کە بڕی کارەبا بەرهەم هاتوو زیاتر بێتن لە ڕێگەی دامەزراندنی وێزگەکانی وزەی خۆر و هەروەها وزەی خاوێن. باشە خاتو ساکار، پێم خۆشە هەندێک ئامانجی سەرەکی لەم پرۆژەیە بزانم بۆ هەرێمی کوردستان کە ئەم پلانە دوور و درێژە دانراوە کە سەداچەنی پڕ بکرێتەوە. ئامانج لێ چییە بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان ژێرخانی کارەبایی لە هەر وڵاتێک لە چەند سەرچاوە بەرهەمهێنان پێک دێتن. ئامانج و هۆکار لەم بوارە دا بەڕاستی جێگیری و بەردەوام بوونە. ئێمە لە کوردستان جۆرەکانی بەرهەمهێنان وەکو باسمان کار و ئاویمان هەیە، هەروەها کار و گەرمی و هەروەها وێزگە غازیەکانمان هەن. ئێستا کاتی ئەوە هاتووە بیر لەوە بکرێتەوە دامەزراندنی وێزگەکانی وزەی خاوێن بێتە کایەوە. بەڵام ئەمەش پلان ڕێژی دەوێتن چونکە هەر وێزگەیەک ئاکار و مواصفاتی خۆی هەیە، هەروەها جۆری ڤۆڵتیەکە دەگۆڕێ بە تایبەتی وزەی خۆر. چونکە کە داخل دەبێت لە تۆڕی گشتی دەبێتن کۆنتترۆل بکرێتن لە بۆ ئەوەی کە جۆری ڤۆڵتیەکەی چۆن داخل دەکرێتن لە تۆڕی گشتی. جا ئەمە هەموو هاوڵاتیانەگرێتەوە یا سەرەتا لە دامەزراوە و شوێنە گەورەکان پیشە سازیەکان ناوەندەکانی دیکارێت؟ بەڵێ خۆی لە سەرەتادا ئێمە هەوڵماندا لێژنەکەمان کە هەموو دامدەستگا حکوومیەکان دەست پێ بکرێت بە سیستەمی وزەی خۆر. اینجا ئێستا بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵین کارەبای 24 کاتژمێری یان خۆت پرۆژەی ڕووناکی هاندێرێکی باشە بۆ ئەوەی خەڵک زیاتر بچیتن سیستەمی وزەی خۆر دابدرێتن. دەتوانین بە جۆری ئۆنگریت دانێن کە پاتری کەمتر ئۆنگریت پاتری ناوێت یاخود کەم بەکاردێنین. ئەمەش کولفەکەی کەم بووە خەڵک بۆ دەبینین دوای پرۆژەی ڕووناکی زیاتر بەرەو دانانی سیستەمی وزەی خۆر چوونە. باشە خاتو ساکار، سوودی ئەم پرۆژەیە چییە؟ بێ ئێمە بینیمان لەوەی کە کارەباکی 24 کاتژمێری هەبێ، بەڵام سوودەکانی تری چیە بە تایبەت لەسەرەوەی کە جیهان ئەوێت وزەی نوێ بۆ بەکاربێنێت لەسەم سیستمەیشەکە؟ بەڵێ سوودی هەیە بۆ ژینگەی هەرێمی کوردستان، ینی ئەمە بۆ مرتکەیتەوە سوودەکەی چۆنە بێت؟ بەڵێ لێرەدا دانانی سیستەمی خۆر بەڕاستی سوودی زۆری هەیە. ئەگەر بێت تۆ باسی بکەن یەک بێت سوودی ژینگەی دەبێتن، لەوانە کەمکردنەوە دەرهاوێشتە کاربۆنیەکان دەبێتن. هەروەها سوودی ئابووری دەبێت بەهۆی بژانەوەی بازارەکان و دروستبوونی هەڵی کار. هەروەها لەلایەنی چیترەوە قازانجی دارایی دەبێت بۆ هاوڵاتیان ئەو هاوبەشانێک کە دەیانەوێت دابنێن، چونکە ئەو هاوبەشەی کە سیستەمی وزەی خۆر دەنێتن خۆی دەبێتە بەرهەمهێنەری کارەبا نەوەک بەکار هاتووی کارەبا. باشە ئەمە لەگەڵ گیرفانی خەڵکە گونجێت؟ بۆ نمونە ئەو پێویستیانەی کە ئەبێت هاوڵاتیەک داینێ یاخود دام و دەستگایەک بێوێت داینێت بۆی کە
کارەبای هەبێ و لە وزەی خۆرەوە وەری بگرێت یعنی کولفەکەی لەگەڵ گیرفانی خەڵکا لە گونجاوە سەرەتادا بەڕاستی دانانی سیستەمەکە پارێکی گوژمەیەکی دەوێتن بڵێن گوژمێکی باشی دەوێتن بەڵام چونکە سیستەمەکە ئەوەیە کە بۆ 15 تا 20 ساڵ درێژخایانە یعنی ئەوە دەتوانین بڵێن 3 هەتا 4 ساڵ دەتانی پارەکەی خۆی پڕکاتەوە بێتگەلەوە ئەو هاوبەشەی کە دادەنرێت دەتوانین لە ڕێگەی مەقاسەکردن ئیسفادە بکاتن ئەو کارەبایە بەرهەم هاتوو لە وزەی خۆر دەتوانی بگەڕێنەوە ناوتۆڕی گشتی بڵێن بە گوژمەک بفرۆشتەوە بۆ حکومەت ئەمە قازانجێکی زۆرە هەروەها ئەوەی بانقی کە ئێستا هاتی دەکایەوە ئەو سولفانەی کە دەتوانی هەر هاوبەشێک دانانی سیستەمی وزەی خۆر بکات دەتوانانی پێشینەی بۆ وەرگری ئەمە بووە پاڵپشتێک کە خەڵک زۆر بەرە و دانانی سیستەمی وزەی خۆردا خات و ساکاریەمەوە لای تۆ بینیمان لە کاتێکدا جیهان ئەتوانین بڵین ئەم هەوڵانەی کە ئەداد بۆ دابینکردنی سەرچاوەکانی وزە لە بەرامبەر ئەوەدا ترسی قەیرانی هەیە چونکە ئازانین هەموو جیهان کاتێکە کێشێک دروستە بێ قەیران دروستە بێت لە کەرتی وزەیە و نرخەکەی زۆر بەرزە بێتەوە ما بێتە کێشە ئەوە لە ماوەی ڕابردووش بینیمانە بەڵام جێگرەوەی ئەمە پەنابردنەبەر وزەنوێبووەکانە پەنابردنەبەر سەرچاوەکانی وزەیەکە بۆ نمونە وزەی خۆرە وەرگرتنی ئەم پلانەی ئێوە کە ئێستا جێبەجێیەکەن تا چەند ئەبێتەوەی پڕکردنەوەی ئەو کەلێنانەی کە لە کەرتی وزەدا دروستە بێ لە هەموو جیهان بەڕاستی بابەتی وزە نوێبەکان بە تایبەتی وزەی خۆر بابەتێکی بڵێن نوێیە و بەهۆی دروستبوونی بەرهەمهێنان و ئاکارەکان تا ئێستا نەیتوانێت بە تەواوی ینی جیهان پشت ببەستیت ببێتن بەرهەمهێنانێکی تەواو بۆ وزەی کارەبا ئەوەتە دەتوانین بڵێن وڵاتی چین کە یەکەم وڵاتە لە بەرهەمهێنانی هەم وزەی کارەبا لە وزەی خۆر و هەروەها یەکەم وڵاتە لە بەرهەمهێنانی ئەو کەلوپەلانەی کە بەکاردێتن لەم بوارەدا لە ساڵی پار 2024 دەتوانین بڵێن 890 ملیاری تەرخان کرد بۆ بەرهەمهێنانی وزە اینجا بەرهەمهێنانەکەی تقریبا گەیشتە 170 بەرهەمهێنانی کارەبا لە وزەی خۆر بۆیە ئەم هەوڵەکانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی بۆ پێشخستن لەم بوارەدا ئەوەیە کە ڕێژەی بەرهەمهێنانی وزەی کارەبا لە وزەی خۆر زیاد بکا بە دانانی وێزگەی نوێی ئەی باشە هەرزانبوونی ئەو پانێڵانەی کە پێویستە بۆ وەرگرتنی وزەی خۆر لە چین کە هەرزان بووەمە تا چەند هاوکار بووە لەگەڵەوەی کە پرۆسەکە خێراتر بەڵێ هەرزان بووەکان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بڵین چونکە ئاکار و مواسەفاتەکان لەم بوارە جیهان لە بەرەو پێشدایە و بەرەو پێشچوونە دەبینین مواد زۆر دەبیتن زۆر دێتن بازارەوە لەمەدا بەڵام بە ئاکار مواسەفاتی ئاکاری تەکنیکی باش کە پەناڵەکان هەرزان بۆ هەروەها چەند مەوادی تریش دەتوانین لەگەڵ ساڵی پار بە نزیکەی 140 هاتیتە خوارێ بە کۆی گشتی پرۆسەکەی خێراتر کردووە پرۆسەکەی خێراتر کردووە وەکو باسمان کرد دەست پێشخەری بانقیش پرۆسەکەی لە هەرێمی کوردستان خێراتر دەکاتن لە ماوەی داهاتوو ینی لە بەرچاومانە لە ماوەی داهاتوو دەست پێشخەری بانقی وا دەکاتن خەڵک زیاتر بەرەو دانانی سیستەمی و دەستی پێ کردووە ئێستا خەڵک دەتوانێت خەڵک دەتوانێت پێشینەکان لە بانق بە نزیکەی 7 بانق دانراوە بۆ پێدانی قەرز بە خەڵک بەزواری گرتووە تا ئێستا بەڵێ هەندێک کەس یەکەم کەس وابزانم بەڕێز ئامانج هەرکی یەکەم کەس بوو کە لە هەرێمی کوردستان خۆی باشە ئێوە تا چەند یارمەتی دەری هاوڵاتیانیان ئەو دامەزراوانە کە پێویستیانە بێ بۆ نمونە لیژنەکەتان ئەندازیاری شارەزایتیایە بوو بەستن و بۆ دانانی یاخودنا لیژنەکەمان بۆ دەست پێشخەری بانقی بەڕاستی هیچ کارێکی بۆ دانانە لە ماوەی ڕابردوو ئێمە وەرکشۆپێک و وەرکشۆپێکمان ئەنجامدا لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە هاوکاری ئاژانسی GIZ هەر بەم مەبەستە بوو کە بۆ خەڵکی ئەوەکەین چۆن کە دەست پێشخەری بانقی و چۆن ئەم پێشنیازانەی کە لایەن پەیوەند چەند لایەن پەیوەندیدار بەشداریان کرد بۆ ڕاو پێشنیارەکانیان دا بە ئێمەش ئەم کارنامەی ئەم وەرکشۆپ و دیدارەمان بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەرز کردێتەوە بە مەبەستی دراسەدارکردن و بڕیاردان لەسەری بەڵێ خات و ساکار لەگەڵمان بووی ئەندازیار ساکار ئیسماعیل ئەندازیار لە ئەندامی لیژنەی باڵای وزەی خۆر لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ما سوپاس خاتون بە هیوای بەردەوامی و پێشکەوتنی زیاتر بۆ پرۆژەکەش زۆر سوپاس.